حقیقت ئێمە ئەو کابینەیە پێداگیری لەوە دەکات کە دەبێ یاسا سەروەر بێتن و لە هەموو بوارێکدا دەبێت جێبەجێ بکرێتن بۆ چارەسەرکردنی هەر کێشەیەک لەو بوارەدا ئێمە لە پەیوەندیداین لەگەڵ سندیکای ڕۆژنامەنووسان و دانیشتنیشمان کردووە بۆ ئەوەی پرۆتۆکۆلێک ئیمزا بکرێت لە نێوان وەزارەتی ناوخۆ و لەگەڵ سندیکای ڕۆژنامەنووسان بۆ ڕێکخستنی کاری ڕۆژنامەگەری و بناس بۆ ئەوەی دامودەزەکانیش بزانن کێ ڕۆژنامەنووسە کێ ڕۆژنامەگەرە کێش بە ناوی ڕۆژنامەنووسان دەیەوێت سوود لەو بارودۆخە وەربگرێت. حقیقت دەبێ ئەمەش ڕۆژنامەنووسان خۆیان یەکلا بکەنەوە هەر کەسێک ناوی لە خۆی بنێ ڕۆژنامەنووس دەبێ پێناسەیەک دەبێ سندیکایەک دانی پێدا بنێتن کە ئەوە ڕۆژنامەنووسە. زۆر جاران کێشە دروست دەبێت بۆ دامەزراوەکان و بۆ خودی ڕۆژنامەنووسانیش لەبەرەوەی کەسانێک خۆیان بە ڕۆژنامەنووس دەناسێنن و پێچاوانەی یاسا و کاری ڕۆژنامەنووسی ڕەفتار دەکەن. بۆیە ئێمە پێداگیری دەکەین کە دەبێ یاسا جێبەجێ بکرێت و ڕێزیش لە ڕۆژنامەنووسان بگیرێت و ئازادی ڕادەربرینیش لەو هەرێمە دەبێ پارێزراو بێتن و ئێمە پشتگیری لێ دەکەین. زۆر سپاسم.